پارێزگای خوزستان کەوتۆتە باشووری ڕۆژاوای ئێران و حەشیمەتی زیاتر لە 5 ملیۆن کەسە. ناوەندی ئەم پارێزگایە شاری ئەهوازە کە زیاترین دانیشتوانەکەی عەرەبن، بەڵام لۆڕ و بەختیاری و فارسیش لەم پارێزگایە دەژین. دانیشتوانی ئەم پارێزگایە کوردیان خۆش دەوێ، چونکو لە مێژە دەمیان بە شیرینی دەستی ئەو کوردانەی لە کوردستانەوە ڕوویان کردۆتە ئەوێ شیرین دەکەن. قەناد یانێ ئوستایەک کە شیرینی و کولیچە دروست دەکات و قەنادە کوردەکان بازاڕەکانی ئەو پارێزگایەیان قۆرخ کردووە و باشترین جۆرەکانی کولیچە و شیرینی هی ئەو ئۆستاکارانەیە لە گوندی نزار و تەنگی سەرەوە ڕوویان کردۆتە شارەکانی تری ئێران. ئێمە چینەوە تەنگیسەر چینەوەێرە بۆ ئیسراحەت و ئەگەڕینمە باغێلە و لەو دواییتر ئەوەم قسە لای لە قەوم و کەس و مانگی دوومان دانیشین و ئەڕینەوە وێنە بۆ کار بیشتر تاسانکە لەتینە. هاتینەسەوە بۆ تەنیسەر و حەزمان کردێ بین سەردانیم ئاواییەکەین و ئەم ئاواییە ئاوانی خۆمانەوە تەم خۆمانە ئاسراتمان نەسبێت. وەختێکە لێنە حرەکەتەکەم تێمەوە خۆشحاڵم ئێژم ئەچمە بۆ ئاواییەکە خۆم و ئەچمە بۆ هەوای ئازاد و ئەچمە بۆ خاتراتەکان قەدیم و چاومەکەفێ بە خۆم و کەس و خۆشحاڵم. وەختێکە تێمە ئێرە ئەگەم مانکیش لێرە بووم ئەحساسەکەم دەڕۆم. عەجەبی نایوەلامانم تاوانانە نایوەلامە. کارێکا خۆی وساکان هەکار و شکر بخوا لە بیسمیلا و خۆش بچکەکەیچمان لێرە لە مناڵیەوە هەر لە دیا بووگین و کارمان کردێ و ماڵمان بووگە و خەڵک تەنگی سەر بووگێ تا چوینەسە مەدرسە هێتر لێرا بووگەمەوە چوومە مەدرسە و ئاوا چەند کەلاسە دەرسمان خوێند و لە 5 کەلاس لەوە بە دواییتر نەگوزاریا بۆمان ڕوومان کرد لە شارەکان بۆ قەنادی و بۆ کار و بۆ پار چونە لای تەنگیسەریەکان دڵسۆزانە فێرمانیان نەکرد قەنادی خۆیان بوو مڵ خۆیان بوو دڵسۆز بوون چەند دانە ئۆساکار قەدیممان بوو چووەیەنا لێنا بوونە ئۆساکار قەدیمی بوون وەک کامەزەفەر وەک کانەبی ئەوانە قەدیم چوونێنە ئۆساکار بوون بوونە ئۆساکار قەدیمی بوون ئێدە ئێمە چوون ئێدامەماندا شغڵەکەوان فێر بووین تر هاتینەوە لێرە چوومە سەربازی و هاتمە چوومە سەربازیم تەواو کرد 2 ساڵ سەربازیم کرد و ئەو دووە هاتمەوە ئێدە ژنمان خواست و ئەو ئۆستاکارانە لەگەڵ هاوژینەکانیان شیرینی دروست دەکەن و خاوەن کارگەی خۆیانن. لەم ساڵانەی دواییدا ژمارەیەک لەو ژن و پیاوە ئۆستاکارانە خەریکن دەگەڕێنەوە بۆ شار و شارۆچکەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و دەیانەوێ بازاڕی ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی تری ئێرانیش بگرنە دەست تا زاری زیاترین هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران شیرین بکەن. ساڵ 75 ئەزدەواجم کرد بە ساحێب لاوایی تەنیسەر. ساڵ 76 کوڕێکمان بوو ئێمە مقداری کشاوەرزیمان بوو کشاوەرزیەکەمان دەرامەدی زەعیف بوو
ساڵ هەشتا چوون بۆ شوشتانیان ها لە خوزستانە لە وەسیلە قەناتیەوە کەم وەسیلە قەناتی سند و شروعی کرد بە پلاشکی و کلوچە خۆرمایی و کێک یەزدی و ئەوەختە مانگ ڕەمەزانی چا بە زروبیا و بامیە و ئەوەختە ئێتر شروعی کەم شروعی کرد و ئەس ماڵیمان باشنە و دەرامەت زایف و منیش وتم ئێمە چە بکەم لە ماڵا بێکار با بچم کۆمەک ساحب بکەم کەم چوومە بەردەستی و کارەکە واردەوە بوومە و کۆمەکیم کرد و ئەوەختە کەم شروعمان کرد بەکار ئێدامە کارماندا شکر بخوا پێشرەفتمان کرد من خۆم کارەکە فێر بووم ئێستا خۆم ئۆساکارێکم بۆ خۆم دوکانم گرێ بە خۆمانەوە دوکانم گرێەوە ئەسپا قەنادیمان سندێ و ئەجە لێنا قەنادی کارەکەینەوە خۆمان هەین و مناڵەکان کارەکەنەوە ئیتر شغڵمانەوە ئەشی کارێ خۆم ئێدامە بنەوە کار تەنگی سەری ئێدامە بن و ئەم شغڵە نایگم بێت عێلاقەم بوو بە کارەکە کار وەسە لای خۆمان نان و هەویرە شتێک ئاواسە 4-5 من ئایستا قەنات شیرینی دروستەکەم کێکی دروستەکەم زردا فەسڵ مانگ ڕەمەزان زرۆبامە دروستەکەم ئەتر من پێشرەفتمان کرد وەڵا ئەوەختە فێر بووم و ئێستا من ئۆساکارێکم بۆ خۆ ئەگەر ئۆنەوەی من ئەتانم لە جیا کارەکە چرخنم کارگا مغازەکە چرخنم هەر قەناتێکی ئێستا بڕۆ ئاسە گشتی کوردە تەنگی سەریە خۆیان نەزانن ناو عەرەبە ناو لۆڕە ناو بەختیاریە دێسفول ناو دێسفولیە گشتیان احترام کوردەگرن و ئەزان تەنگی سەری گشتی قەنادە و شینێ پەزن و هەر بووە مەسەڵەن فرسەتی بۆ تەنگی سەریەکان هەر لێرە کەسێک پێگەیە ئەڕێ لە ناغەگەیان کارەکە ئەوەدە دەرامەت بووێ گشتی لە نەشینێ پەزە تەنگی سەری ئەڕندا تەنگی سەریەکان هۆنە ئۆسا بۆیان بۆسە دەرامەتی قەوی گوندی نەزار و تەنگی سەر بە قەزای سیروانن لە پارێزگای سنە و نزیکن لە شاری کامیاران ئەم گوندانە خاوەن بیناسازیەکی ڕەسەنی کوردین و ژیانیان لەسەر دروستکردنی شیرینیە بۆ شارەکانی تری ئێران ئێرە وەکو پایتەختی ئۆستاکارەکانی ناسراوی شیرینی ناوی دەرکردووە لە ئەوەی نزا زایمە بە دنیاتین لە ئەسڵ تەنگی سەرین بعد تا کلاس 9 من دەرسم خوند لە نزازا لۆلێج دەرسم وێڵ کردێ و بە خاتر یەک سری مەسالەگەل کە شروعم بە کارکردن کردی چوون بۆ تاران لە تارانی چا مای هەفتێک مامەوە چۆن سنەوە ساڵێکم خوارد بوو نەمتوانی دانیشم لێنا بۆ کاریگەری خۆم و فامیلەکەم لە ناو قەناتیە بوون لە ئاهوازە هەڵسام چوون بۆێنە لێنی چە لە ئاهواز بەخصوص قسمەتێکی بوو بەناو حەسیراباد تەنگی سەری فرە بوون لێنا ئەمیش بۆ دەلیلێک ئەوان بوون لێنا بووین حسمان دەکرد هەر وەساوای تەنگی سەر بۆمان و بەخۆشیەوانە بە دۆریەکا بووین چەند ساڵی لێ نەبووین بیشترین کارمان لە ئاهوازە یانێ فرەتری ئەیام گەل عەید بوو وەختە نەورۆز کە خان شیرینی فرە بوو نەهاتن مەسەڵەن لێنە شیرینی بۆ خۆرمان فرەس بەخصوص ئەیام گەل عەید نەورۆز ئیترمی دۆعانە کە تەک مناڵەکانمانە گشتیان چە مناڵەکان چە گلایش خانم کە خانممانە ئاهاتن گشتمان دەرگیت کارەکە بووین لە مەجموعەوەڵە من لەن لە ساڵە 72 تا ئێستا کولەن 80% هەر لەناو کار شیرینی پەزیە بووم 26 ساڵە من کارەکەم ئەلان حدود 7 ساڵە شڕۆمان کرد بە ئەم کارگا و کارگاکەمان کارگای شیرینی ویفر کە بیشتر بە مۆزیە شناسن تەک شیرینی سنەتی بەهێشتیە بعد میکادووە نان برنجیە شیرینی ترس بەناو شیرینی ئاڵمانیە هۆڵندی فەرق ناکە ئێمە شیرینیگەلە تەولید دەکەین دیرا کارگەک تەولیدیە کە حدود 20-22 نەفەر ئێمە مەجموعەن کارێکین لێرە هەویری و گرتنەوە و کرێم ئامادەکردنمان چۆن لە ئارد و ڕۆغەنەکان کە سەنگینترن ئەوانە پیاکان ئیستفاداکەین خانوەکانی لە قسمەتی بەستەبەنی و یانکە کارگە لە سۆک لەعان
شیرینی کە ناو جابە مەسەڵەن بۆ ئامادەبوون بۆ بەسەبەنیەکەیمانە لۆ کارگەلە کارگەلە سۆک حاڵەتێ بەسەبەنیەکەی و سلفۆن کێشانی و چنی ناو جابەکان و بە تەمیزکاری و خانمەکان بیشترە و کارگەلە ئەنجامان. لێرە ژن و پیا و پیشەیان دروستکردنی کۆلیچە و شیرینیە و بە گوندی قەنادەکان ناسراوە. قەنادەکانی تەنگی سەر و نزار هەوڵیان داوە زیاترین ژنان فێری دروستکردنی شیرینی بکەن و لە ئێستادا ژمارەیەکی زۆر قەنادی ژن یان ئۆستاکاری ژن خەریکی دروستکردنی شیرینین و کارگەکانی شیرینی پڕن لەو ژنانەی ڕۆژانە چەندین جۆر شیرینی بە تام دروست دەکەن و تامی شار و گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران شیرین دەکەن. من گەلاوێش کەریمیانم ئەسڵیەتمان هەر تەنگیسەریە دایک و باوکمان کۆلەن تەنگیسەرین لە تەنگیسەر و مەهاجرەتیان گەیسە بۆ نزاس کۆلەن تەنگیسەرین فەرقە ناکە. ساڵ هەفتەوە ئێزواجم کرێت دوودانە مناڵم هەست چوینە خوزستان لە خوزستان ئەبەیەک و کارمان کردە کار قەنادیە 14 ساڵ 15 ساڵ لێنا بووگین ئیسیچا هاتینە سۆهاین لە کورسانە چوینە خوزستان ئەتر ئەو عانەم جێگێک غەریبی بوو واقعاً ئەوانیشە وەگیسە نەوە تەلەڤیزیۆن و ڕەسانەوەمانە ئینسان زوان بزانێت و ئاگایەکی من واقعاً لێنا غەریب بووم زوانم نازانی تەنیا بووم لە ماڵە ئەتر حەزمەگر بە شێوەیەک لۆ تەنیاییە بێمە دەرەوە کولەن ئەلاقم بوو بە کارەکەی ئاغباڵیج ئەتر کەم شڕۆمان کرد وتم پێ من حەزەکەم بێمە ناو کارگا تەکتانە کارکەم کۆمەکتان کەم ئەمیش مەخالفەتی گینە و چوومە ناو کارگا کۆمەکیانم کرد یەواش بە علاقەی بیشەسحەتێک کە بووم هەم بە کارەکە هەم بە خانەوادەکەی خۆم بە مناڵەکانم ئەیسا دروستەکە سەختە هەم خانەداری مناڵداری کارکردن لە کارگا ئاشپەزی بۆ کارگا وەلە ئینسان ئەگەر علاقەی بێت بە هەر کاری هیچ کاری سەخت نییە. ئەیسا من لە حاڵ حازرە هەمەوە ماڵداریم هەست مناڵەکانم هەن دایکیان سەروازە دایکیان محاسڵە دەرسە خوێنێت بۆ 7-8 نەفەر هەداخەڵ 7-8 نەفەر هەمیشەریان لە توول ئەم 20 ساڵە من ئاشپەزی کارگام گریا. ئەیسا ئەمە لێرە ئەم کارگامانە خستێ سەڕێگا تقریباً 15-16 نەفەر هەمیشە بە تۆرە مستەقیم لە دوو شیفتە خەریکن کارمان بۆکەن زەحمەتێکێشن ئەکسەر کارکونەکانمان خانمن ئەتر خۆمیش لە کارەکان ماڵم کە ئەنجامام ئەچم تا حەدێک ئاغباڵ خۆی کارێکی بێ بچێتە شۆن کار بانگی شتێکە مدیریەتەکەم تا حەدێک کارەکەی خۆی منیش فێر بووگەم وەک خۆیتانم ئەگەر نەوێت ئەم خۆی نەوێ کارەکانی ئەنجام بەم سەرپەرستی کارکونەکان بکەم خۆم لە ناو کارگا بژم تقریبا هەچی کارە ئەنجامە هەر کارێ وا بچم ئەوە نییە بژم کارێ بەخسووسێک هەست بۆ من باز وەختکە لاچم بڕشام نانەخەمە دەستکاکە تێمە دەرە بڕشام بۆیان بە سەبانیەکەم لە هەر قسمەتێکا بێ بۆم فەرق ناگە
ئەیسا من دانێت لە خۆشحاڵیەکانم بۆ ئەوە ئەم کارگامانە خستێ سەڕێ و کارکوونەکانمان ئەکسەر خان من ئەوەسا واقعاً فرە لە خانمەکان وەک من حەزیان گرێ بچنە دەرەوە بچن کارکەن بچن فعالیەتیان بێ ئەتاننیج وەلێ چون بە دەلایل گەلێ مەسەڵەن مەحدودیەت گەلێ یا زعف گەلێکەوە متاسفانە هەست نەیانتانیە ئەسا ئێمە کار قەنادی جۆرێ ئیتر بۆ ئێمە وای پێاتە خانم و ئاغا ناشناسیە ئیسا ئۆساکار خانممان هەست بێت بە بەهترین حقوق و ئۆساکار ئاغامانەز هەل لە تەنگی سەریەکان ئۆساکارمانەز خانمن لەناو کارگاکانە ئەچی سەرنجبەی ئەکسەر خۆیان لە خوزستانە ئیتر عومدەکانیانە لە خوزستانە ئەکسەر ناو کارگاکان خانمن خانەوادەکان خۆیشیانن هەروەکە ئێمە فەرق ناکات ڕازیم لەوەی کە مەسەڵەن ئێستا هەرچەند ئاواییەکان مەسەڵەن کار و فەرمانی وایە نییە غێر کەشاوەرزی وەلێ ئاوای تەنگی سەر تا حەدی چۆنم شۆڵازانن بێکار کەمتری هەست نسبەت بە ئاواییەکان ئەتوان لە ئەوەیەکی چیوا کەشاوەرزە لە فەسڵ پاییزا برج هەفت ئەچن تا برج تا نۆرۆز دوای نۆرۆز هەتا دوو مانگ بە هەریچ کارەکەن تێنەوە سەر زیندگی دیان بعدیکی خۆشحاڵم بۆیچە ئەکسەرن مردم ناوم کارەکەن و هەر کارێکی لە پا ناکەفێ مەسەڵەن من لە فکر منە تا ئێستا قەنادی هەر بەردەوامە و هەر ڕوو بە خاستە چووگە و خراونەوە ئێستا وەڵام من فرا ڕازیم فرا ئەگەرێژم ڕۆژێ ئەچم بۆ ناو کارگە واقعاً لە لەحەز ڕۆحیە من ئارامشم هەست وەختی ئەچمە ناو کارگا بینم شکر بۆخوا مناڵەکانم باوکیان گشتمان هاین لە یەک ئەرسا کارەگەین و هاین بە یەکەوە من فرە خۆشحاڵم فرا سام ئارامە فرە ڕازیم پنج ساڵێن چەنی خەباتی ژیانی هاوبەشیما دەست بە نەکردن ئینامی مەریوانە ژیان کەرمێ ئارۆ ساڵڕۆژ و ژیانی هاوبەشیمانە تقریبەن هەچی ساڵاچی ڕۆنە ئێمە جەشنێ وچکلێک گێرمێ چەنی واڵۆ براڵۆچیوی دۆریۆی نەجەم و جەمێ بیمێوە یانۆ تاتۆ منە بابۆ منە یانۆ بابۆ و شوەکەی منە یوشانە جەمێ بیمێەوە واڵۆ براڵەکە جەم کەرمێ داوەتیەوە ماهەن دۆریۆرە جەمێ بیمێەوە کێک و شیرینیە پەش کەرمێەوە چای وەرمێنە و ئێمە معموڵەن جەمبیەکانت کە دەوریۆرە جەمێ بیمێەوە شیرینی وەرمێ شیرینی و شەربەت یا شیرینی و چای کەیکێوەچ کە سپارش مەمێ هەر بە مناسبەت و ئاڕۆیە کە معموڵەن لە جەماعەتێەوە خەڵک و تەنگیسەری هەنێ کە چەندین دانەشینی ورەشیشا هەنێت لێم شار و مەریوانینە لای شاوە خەرید کەرمێن و سپارش مدەمێ و مارمی چەنی خانەوادەی وەڵا بەعام کوردەکە شیرینی فرە مەسرفکەرە ئینە گرد مازانمێ وەلا ئیتر خەڵک و مەریوانیش ئەرەوەڵا مەسرف و شیرینیشە فرەی ناسەر و حتاجە بەعز هەیە کە شاید هەر مەراسم نەبۆ جەژنە نەبوو هەر جەمبیەوە هەیە با خانەوادەگی دەوروێنەوە لە هەر مەسرف و شیرینیشان چەنی چای هەمیشە ئێمە پۆچی ملای تەنگی سەریا شیرینی مەسرف کەرمێ شیرینی خەرید کەرمێ لە حەز و کەفیەتی و کەفیەت عالین لە حەز و بێداشتی و مەکانەکەشە وەختە مدید لە شیرینی پەزیەکەیشە ئیتر جوان کەفیەت و چیوەکەی و بێداشتی بێ چیوەکەی وینی و واقعانیش ئاتام و لەزەتە هەن لە شیرینی ئاجەماعەتینە لە شیرینیە پەزیەکە تەرنە من وێم تەجروبەم نەکردن